بە خۆشحاڵە زانم کە ئەمڕۆ بەشدارم لەم مەراسیمە پیرۆزە گەورەیەدا کە مەراسیمێکە تایبەت بە بەخشینی و دابەشکردنی ڕێزلێنان بۆ یانی ئەفرۆدیت تیپی بارەی کچان بۆ ئەو سەرکەوتنە گەورەی کە تۆمارتان کرد لەسەر ئاستی عێراق کە مای شانازی هەمومانی و پێویستە ئێوە بەڕاستی شانازی بە خۆتانەوە بکەین بۆیە لە ناخی دڵمەوە پیرۆزبایەکی گەرم لە یانەکە و لە سەرجەم زانانەکانن و هەروەها سەرۆکی یانەکە و ڕاهێنەر و سەرپەرشتیار و پێویستە شانازی بە خۆتانەوە بکەن بۆ ئەو سەرکەوتنە گەورەی کە تۆمارتان کرد کە سەری ئێمە و بەڕاستی خۆتان و بنەماڵە و خێزانتان و شارەکەمانتان بەرز کردەوە و بە هیواین کۆڵ نەدەن و بەردەوام بن لە سەرکەوتنی تۆمارکردنی سەرکەوتنی زیاتر و زیاتر و گەیاندنی ئاستی وەرزش لە سلێمانی بە ئاستێکی زۆر بەرز و چوونە دەرەوەی تۆمارکردنی سەرکەوتنەکان لەسەر ئاستی عێراق بۆ نێودەوڵەتی عەرەبی و هەروەها جیهانی چکە هیچ شتێ مەحاڵ نییە و ئێمەش لەلایەن خۆمانەوە من وەک خۆم پاڵپشت و پشتگیری هەمووتانم ئەوەی بە من بکرێت بەسەر چاو بۆ خزمەتی بواری وەرزش بۆ خزمەتی وەرزشەوانان ئەوەی کە بە ئێمە بکرێت هەتا ئەگەر بە ئێمەش نەکرێ ئێمە ئەتوانین بەرزی کەینەوە بۆ لایەنی پەیوەندیدار بۆ لایەنی سەر و خۆمان تا بتوانین ئاستی وەرزش لە شارە خۆشەویستەکەمان بە هەموو بوارەکانەوە شەر نییە هەر لایەنی بالا هەموو لایەنەکانی تریش کە بتوانین لە سلێمانی بخەینە ئاستێکی بەرزترەوە و هەر لێرەشەوە جێگای خۆیەتی بەڕاستی کە سوپاس و پێزانین بۆ خێزانەکانتان کە بەڕاستی توانیویانە ئەو جیاوازێ جێندەریە پێچەوانە بکاتەوە کە توانیویانە ئێوە بگەێنە ئاستی تۆمارکردنی سەرکەوتنی گەورە بۆ پاڵەوانەتی لەسەر ئاستی عێراق کە ئەمەش جێگای دەستخۆشیە بەڕاستی دیارە وەرزش گرنگی تایبەتی گرنگی خۆی هەیە چونکە لە ڕێگەی وەرزشتوانی بە هەموو جیهان خۆت بناسێنی وەرزشی ژنانیش بە تایبەتی ئەبێ گرنگی زیاتری پێ بدرێت جیاواز لە وەرزشەکانی کوڕان و مناڵان وەرزشی کچان زۆر زۆر پێویستە کە گرنگی پێ بدرێت لە ناو شاری سلێمانیوە هەروەها لە کوردستان و هەروەها لە عێراقیشدا و لە جیهانیشدا ئەبینین سێریکە چەند گرنگی بە وەرزشی کچان و ژنان دەدرێت هیوادارم لێرەش بتوانرێت زیاتر گرنگی پێ بدرێت و بۆی زیاتر بتوانین خۆمان بناسێنین ئەکیدە ئەمە ئەبێ بە هەندێکی زۆر گەورە بۆ ئەو یاریزانەکانمان لەبەروی مناڵن یعنی هەمیشە تشجيع زۆر ضرورە بۆ ئەمە لەم تەمەنەدا پێویستیان بۆیە کە هەمیشە هان بدرێن و بۆی بتوانن زیاتر کۆڵ نەدەن و بەردەوام بن لە وەرزشکردن وەکو یانەکە کاریگەری زۆر زۆری کردووە وەکو پێشتر لە زۆر شوێنی تریش باسم کرد لە 2014ەوە هیچ بودجەیەک نەهاتۆتە ناو ئەمیانەیەوە یعنی حسابی کە چەند ساڵە بەبێ موچە و بەبێ بودجە بۆ ئەمیانەیە وەرزشمان کردووە هەرچەنە لە ساڵانی ڕابردوو لە ساڵانی هەشتاکانی ئێمەدا ئێمە بە هەمان شێوە وەرزشمان کردووە یعنی ئەم یاریزانان وەکو ئێمەیان لێ هاتووە خۆشەویستیان بۆ وەرزشەکەوای لێ کردووە کە هیچ وێ نەدەنە موچە بەڵام ئیتر لەمە دووە پێویستیان ئەوانیش بە پاڵپشتیە چونکە ئەبینن یانەکانی تر هاوپیشەکانیان ئەوانی لەگەڵیانان وەرزشەکەن لە یانەکانی ترا سەیرەکار موچەیان هەیە ئەمانیش هیچیان کەمتر نییە لەوان بگرە لەوان باشتریشن هیچ موچێکیان بۆ دابین نەکراوە مەبەستمەوە بووە ئێمە لە خۆشەویستی وەرزش و کاتە پارە هیچ هینێک نەبووە پارەق نەبووە بە قیاس بڵین بۆ وەرزشکردن ئێمە چاوەڕێ هیچ هینێکمان نەکردووە هیچ پاداشتێکمان نەکردو کە ئێمە لە پاداشتی ئەوی کە وەرزشەکەین موچە وەرگرین یا پارە وەرگرین ئەڵم یانی ئۆفرۆدێکیش لە هەمان لەسەر هەمان ڕێچکە ئێمە ڕۆشتون بە هەمان شێوە چاوەڕێ هیچ موچێکیان نەکردەوە بەڵام ئێستا ئێمە پێویستە ئەوڕیان لێبینەوە پێویستیان بەوەیە هاوکارەکانیان یاریزانەکانی هاوڕێیان لە یانەکانی ترا موچە وەرەگرن ئەمانیش لەبەرەوە پێویستە هاوکاری بکرێن پێویستە دەعم کرێن بۆی بتوانین وەرزشی کچان بەرەو پێشەوە بەرین.